ئازیزانم هەر لە پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر بەشێکی دیکەی تێدایە کە ئەویش بەشی پەیکەرسازیە کە کاتێک دەبینین هونەرمەندێکی گەورە یاخۆ دکتۆرێکی گەورە یان هەر کەسێک کە بەهرەیەکی زۆر باشی دەبێت پەیکەری بۆ دەکەن. اینجا پێم خۆش بۆ لە نزیکەوە نیشانتان بدەم کات ئەوانە چۆن ڕادەهێنرێن چۆن فێر دەکرێن با بزانین ئیشەکانیان چۆنە. Azad! وتوتشنت هاي عثمان بري عثماني نعم تو بري عثماني تو جاسوسي برو درو اشتي سبي برو درو Azad, has a big friend. Asman, please. عثمان مين؟ نعم من نام يا مفرم شكا قال مفرم خلقي زيبة جدا من ايش حسبه وناكس قالتي أنا وخلقي من يا خصوصا عام شد خانية إذا كواي ولا باباي. بروي يا باشا من يجدم؟ تو شد السربس والله صايل خو بخو سربس دي او هات لي منك تو سربس الله بخو دي بخو سربس او شتا جوانت لەگەڵایەوە ئەتێنێم لەگەڵتا کورە وەڵڵای یاردم لێی پرسە بزانە بەلای کامانە تۆز لێ پرسە بولاي هردوتان هاتون. واتە شو بابکمانەکەی چه بس شکری کردووە؟ ئەو بە هەر حاڵ ئێوە لێرە شوێنتان نابێتەوە. چی دەربارەوەی بچین بۆ ئاسمان؟ ئاسمان من نایان بۆ ئاسمان لەوێ هەوای لێ نییە دوایە خنچێم ڕاستەکە ئاسمان هەوای لێ نییە و ئەو هەواکە ئێرە زۆر پاکە بۆ ئێمە نایم بۆ ئاسمان بەری ئاسمان لە ئاسمان هیچ شوێنێکەیە بۆ من یا بۆ سەربەستی هاوڕێم ئەی سۆ نازەجێ تو سەربەستی هاوڕێ. ئازیزان هەر لە پەیمانگەی هونەرە جوانەکان سەردانی بەشێکی دیکەم کردو کەویش بەشی شانۆیی یاروک بینیتان خەریکی ئامادەکارین بۆ کارێکی شانۆیی خەریکی پرۆڤەکردنن کە بەڕاستی هیلاکی و ماندیبوونی زۆر پێوە دیارە هەروەکو ئەو نییە و پێشتر باسم کرد شتێکی ئامادەکراو دێتە بەردەمی ئێمە و ئێمە سەیری دەکەین بەڕاستی هیلاکی و ماندیبوونی پێوە دیارە دەستیان خۆش بێت. بێگومان هەر میلەتێک یاخود خەڵکی هەر شارێک ئەگەر خاوەن مێژوویەکی جوان و شارستانیەتێکی جوان بێت ئەوا دەبێ خاوەن شارێکی جوانیش بێت. ئەوەی دەیبینن ئەمڕۆ هەولێرە پایتەختی کوردستانە هەروەکو لە پێشووتردا باسی مێژووی شاری هەولێرمان کرد مێژووی قەڵاو سەرەتای دروستبوون و فراوانبوونی هەولێر گەڕەکەکانی هەولێر بازاڕی قەیسەری